بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر وەرگرتنەوەی پۆستەکانی حکوومەتی خۆجەیی دهۆک لە یەکگرتووی ئیسلامی ڕاستەوخۆ لە دهۆکەوە ئامەد بریفکانی پەیامنەری پەیام وەردەگرین. ئامەد سڵاوی خوای گەورەت لێ بێوم کاتت باش، ئەگەر بکرێت زانیاری زیاترمان بۆ بگوازیتەوە فەرموو. ئامەد گوێت لە دەنگی منە؟ ئامەد ئەگەر بکرێت زانیاریمان لەسەر وەرگرتنەوەی پۆستەکانی یەکگرتووی ئیسلامی لەلایەن پارتیەوە بۆ بگوازیتەوە فەرموو. ئەلۆ ئامەد گوێت لە دەنگی منە؟ بەڵە بەڕێزان سەبارەت بە وەرگرتنەوەی پۆستەکانی یەکگرتووی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لا دهۆک ڕاستەوخۆ پەیامنێرمان ئامەد بریفکانی لا دهۆکەوە لەگەڵمان دەبێت و زانیاری زیاترمان بۆ دەگوازێتەوە سەبارەت بۆی کا باز دەکرێت بۆ هۆی ئەوەی کا پەرلەمانتارانی یەکگرتوو. بەڵێ ئامەد سڵاوی خوای گەورەت لێ بێت ئەگەر گوێت لە دەنگی من بێت زانیاری زیاترمان بۆ بگوازیتەوە سەبارەت ڕێککەوتنە ناوبەرە بله وەکو یادیار بحث لێ چەندێ تێتەکردن کو ڕێککەوتنە ناوبەرە پارتی دیموکراتی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان سنوورê parêzgeha dihokê bi domayî hatiye çendîn behs û xebel ser vê çendê hene yanî deng wê cuda cuda hene bijîn hevalê cuda hatîne belavkirin ser vê çendê. Nûkê ez li civata parêzgeha dihokê me bizanim rastiya vî babetê çi ye yanî yekgirtûyê îslamî Kurdistan xwevekê şeyan jî bijîn rêkevtnawa bi dumayî hatiye. Gel min da zûr berê serokê fraksiyona yekgirtû civata parêzgeha dihokê Mamosta Sabah bijîn ev dumayî hatina vê rêkevtinê çi eger bû yanî yekgirtûyê îslamî xwevekê şeyan jî rêkevtnawa bi dumayî hatiye çi eger bû ye. دیارە بابەتە پشتی هەڵبژاردنێت 2014 پارێزگای هەرێما کوردستانی هات ئەنجامدان و یەکگرتوو نزیکی 12 دەنگاب دەستخۆڤینەوە سێ کورسیگت ئەنجومەنی پارێزگای حسێنەرە دەستخۆڤینان ڕێککەوتنێک هاتەکردنە بینە پارتی و یەکگرتوو بۆ وەرگرتن هەندێک پۆستاک و بەردەوری حکومەتە خۆجی دیارە 25 پۆست بوون. طبعا ئەو 25 پۆستەژی 19 پۆست ڕازدەستی یەکگرتوو هاتنەکردن 6 دیمان. ئەف بابەتە بەردەوام کاریدا ما وەکو یەکگرتوو حەسکی ڕاستی بەردەوامی بدەینەوی کاری و ئەف بەڕێزیت کۆن کە پۆستە وەرگرتین شانازیە بۆ مەکو ئەبروکە کەسێت خۆتان شیانن دڵسۆز بوونە دەست پاک بوونە جهێ دەستێوانە ئەبروکە سەر ئاسە پارێزگا دهۆکێ دیارە خەڵک شاهدە سەروی بابەتی مە حەسکر بەردەوامی بدەینێ بەس دیارە لایەنی بەرامبەر مەتەن ئەف بابەتە یا هەلوەشاندی چینکە ئەف ڕێککەوتنە نابینە پارتی یەکگرتوو بە وەختی پارتی هەلوەشین اوتوماتیکین ئەف ڕێککەوتنە نامینەتن ئەگەر بێ هەلوەشاندنێژ ئەکید بابەتێکی سیاسی بوو یعنی چی گرێدان بابەتە سەر ئاسە پارێزگەهێ نەبووە چونکە بابەتە گرێدایە بابەتێ کومکردنەوە ژوال شکوتا پەرلەمانی یا یەکگرتوو گەل چەند لایەنی سیاسی کە ئەڤروکە کارێتێ تێکردن بۆ داخواستکردنە سەرۆکی حکومەتی و جێگیری وەزیرە یعنی ئەڤە بابەتە بۆ یەکێکی هەیە بابەتێ ئۆپۆزیسیۆنە یەکگرتوو بۆیە کو هەروەکو هەندێک دەستگێ دەڕگانەوە بەحثکردن شلایەت پارتی وەکو ئەم قەبیل ناکەین شەخێکی بە ئۆپۆزیسیۆن شەخێکی بە بەشدار بن ئەم بژین بەری هەنگیا بە ساڵک و چەند چوارهەی بە حکومەتە یا هەرێما کوردستان دەستکار بووە و ئۆپۆزیسیۆن بووە یەکگرتوو و هەر وێرە بەشدار بووە لەو مامە حەز کرد بەشدار بین و بەردەوام دەنەوێت بەشداری بەس فلانی بەرامبەر وسەڵ دیت و ئەف بێئەف هەرێکەوتنە بێتە هەلوەشەدن و سەروی هەست هەلاشوانە. مامستا بژین یعنی فراکسیونا پارتی داخواشەوە کریە کو پوستێت خۆ ڕادەست کەن یانجی خوش حکوومەتە خوجی وەکێشن یان ئەف پوستە دەکەنگی هێنا ڕادەستکردن و دەکەنگی هێنا پەرکردنش لە فراکسیونا پارتی بە بابەتە طبعا گریدای بابەتی کارگیری و بابەتی سیاسی بینەکو یعنی مثلا فراکسیونا پارتی ئەم پارتی ئەوگە دەرگرتن کارگیری یا پارێزگەیە یعنی وەکو پارێزگار ئەف ئەوگە دەریا یەکگرتووە کریکو ئەف بژین ئەف هەلویستەیە هەیە و ئەف ڕێککەوتە هاتە هەلوەشاندن
اما بابت پوستا اف پوستا دی بردوام سرکاری خو بر هند رکارت شنبیجن سیاسی و عفویت یاسایی ایت کارگیری حتی بر مثلا هند پوست تین تو دشی مثلا وکیل کی دانی بس هند پوست تین جهه وانا بیابتن شواز پرکرنا وانا بیابتن کسکش چند کسکش پارزی بین انجمنی بین پسند کردم چند ادامه وزیران یعنی حتی اف جهنه تا پرکرنش بدیل وانا که نفرت مد بردوام حتی وقتی کو بدیل دو بندان مشته هنگ درادست کرد بجین یعنی شنها په ود کار فراکسیونای گیرتول جوات پاریزگاه دو که چاپ و چیده یعنی وکو بری که ویت یان جیده به شواهی که دی کار کردن اكيد برين كجي يعني سپاس بخوده کو اندام فراکسیونای گرتو چالاک بوند شهده یا گلک خلق پاریزگاه دو که دیفشونا گلک بابتا کلی گلک بادک ها کلی گلک منفعت کندلی ها کلی اكيد في مقينا ها بده باشتر شنت بابت درش که اكيد بابت برش دار بونا مت حکمت خوجی دا حتی حد که ریگرک بکو گلک تشتام نشان بس کم پیجتا هم بکو ام برش دار بین چنا بدن يعني گلیل حکمت خوجی بکن لو ما اكيد مرحله بده بتا اپوزیسیون کا کاراتر و پتر خدمت خدمت خلقی بکن بجین پیشتر هین سروی هلو شاندنه آگهدار بون یعنی یانجی شنشکه که بانی چو یعنی بو چید ویدمی دا اف بابت ها دازران نه بابت نه نیه احتمالا بجین 10-15 روز که سبب بابت تا دانستان تاکیرم پشتی او وجد هات نکم کردم بابت یعنی سروک حکمت الپرلمان کردستان شوریه دست بگیری دانستان بردوام مستقل هر دولت و ما موقعی گرتوجی به باش بو افهم بابت اجک جدا کن و کوپرداری حکمت خود جهیل گل بجین اپوزیسیون الحکمت دا ما حس که جی بردوام این کار خدا بس دیاره لانی برام بروس دید کو هلوشاندن و اتفاق زور من مامستا بله وکو یا دیار وکو مامستا صباح جی سروک فراکسیونای گرتول جوات پاریزگاه دو که اشارت پیدای کو جبر کو اف باردو خینو که الهرما کردستان او کم کرنا اندکیم زار پارلمان کردستان کو اندام پارلمان تی گرتو جیت دا بجدار بون او بوی اگر کو فراکسیونا پارتی دموکراتی کردستان دو ماهی که فرکفتنا خود گل یا گرتو اسلامی بینیت الحکومت خودجهی پاریزگاه دو که و به چندجی یعنی او پوستت یا گرتو کو برینو که پرکر بون ده هنا رادست کردن بو بجین پارتا دستالدار جدا جوی بابتی ابرو که یعنی بریار بو کو دادگاه ما مستبدل برواری بهت پریو بچید لی وکو پارزر تورا پارزرن خو بخش دو که بومده دیار کردن کو بیت افروکجی دادگاه ما مستبدل برواری بهت پاشه خستن بو بهت پاشه خستن بوده ما که دیترش برکو اوان اف بریارا دادگاه تمیز کریه جبرهند جد بیت افروکجی دادگاه ما مستبدل برواری پریوانه چی تو بمینیت تا دمه که دیتر کو ما مستبدل برواری بمینیت زندانه و